ئەوەی دەیبینن سڕەی وەرگرتنی نەوتە هاوڵاتیان چاوەڕێ بوون لە چلەی زستاندا نەوتیان پێ بدرێت بەڵام وا چلەی هاوینی شتێ دەپەڕێت هێشتا نەوتیان پێ نەدراوە. لە بەشێک لە شەقامەکانی شاری ڕانیەدا دیمەنی ڕیزبەستنی تانکینەوت بەرچاو دەکەوێت لە ساڵی پارەوە لە شوێنی خۆیان و لە چاوەڕوانی وەرگرتنی نەوتدا ماونەتەوە. بەشێکی زۆری هاوڵاتیانیش تانکی نەوتەکانیان بە نائومێدی و بە خاڵی بردووەتەوە ماڵەوە. مامەژانەکە پێم بڵێ ئەو بەرمیلانە بۆ لێرن هێشتا خەڵک چاوەڕێ ئەوەی نەوتی پێ بدرێ؟ وڵا ئێستا بۆیە بە حیسابی خۆ سەرەکان تێک نەسێ کە کاتی کە نەوت دێ وەربگرن. هاڵێ کە وەزیری سامانە شتەکان چەندین جار بۆ خۆی دەیگوت هەر بۆ خۆم بە دوای تانکەریەوە دەم ئەوەندە تانک نەوت زۆر دێت کە بە حیساب دەدێت بە خەڵک. هاڵێ لە 50,000 کردیانە 100,000 وار خەڵک هەر مەمنون بۆ پێیان بدرێت بە سەدەکەشە هەر نەدانێ. هاوڵاتیان دەڵێن وەزیری پێشووی سامانە سروشتیەکان لە کابینەی نۆدا زستانی پێشوو بەڵێنی بە هاوڵاتیان دابوو نەوێت بە هەموو ماڵێک بگات کەچی وا چلەی هاوینیش تێدەپەڕێت ئەوان هێشتا نەوتیان پێ نەدراوە. بەداخەوە دەڵێم کە خەڵکی کوردستان چەند ساڵ بە هیوای ئاواتەوە بوون کە حکوومەتێکی کوردی بێتە کایەوە کە بە حیساب چەندین شەهیدی لەسەردا چەندین خەباتی لەسەر کرد بۆ ڕۆژێکی ئەو تۆکە حکوومەتێکی کوردی ببینن بە چاویخان. بەس ئەمڕۆ بەداخەوەڵم نەکەر دڵیان بە کوردستانەکە خۆش نەوتەکەشیان پێڕاوە نابێن کا کوردستان لەسەر بەعری نەوتە لەلایەک کە با وڵاتانی وەکو تورکیاوانە بە نیوە قیمەت دەیفرۆشن بە ئامادەنین بە پارەکەی خۆشیان بە خەڵکی کوردستان بفرۆشن. ئەوە هاوین دێ زستان دێ پاییز دێ نەوتمان هەر پێ نادرێەوە 3 ساڵە لە کاتێکدا ژێر زەوی و سەر زەوی هەمووی نەوتە داهاتە نازانم بۆ وا لەو میلەتەی دەکەن هەنی بەڕاستی خەڵک زۆر بێ ئومێد بە بەرامبەرەوە حکوومەتەی. ئابووری ناسێکیش دەڵێت بەرپرسانی هەرێمی کوردستان خەمساردن لە ئاز داواکاری هاوڵاتیان بەو هەموو داهاتە سەر زەوی و ژێرزەویەی کە هەیە ئەگەر حکومڕانێکی دادگەر هەبوایە دەتواندرا زیاتر لە 50 ملیۆن کەس لێی سوودمەند بێت. ئەم سیستەمە نادادگەری کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو زوڵم و نادادگەری کە لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ سیستەمێکی جیهانیدا نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی سیاسیەوە نییە کە دانیشتوانی کوردستان 5 میلیۆن بۆ 6 میلیۆنە بەڵام ئەم داهات ئەگەر لەگەر دەوڵەتێکی عەدالەت و دادگەر و دیموکراس بێ 50 بۆ 6 میلیۆن کەس دەتوانێت لەو داهاتە سوودمەند بێ بەڵام ئەم حکوومەتە گەندەڵە نەیتوانیوە. هاوڵاتی ترسی ئەوەی لێ نیشتووە ئەگەر ئێستا نرخی بەرمیلێک نەوت لە بازاردا بە 260 و زیاتریش بێت دەبێت لە زستاندا بۆ چەند بەرز بێتەوە لە کاتێکدا حکوومەت بەم شێوەیە لە دابینکردنی بۆ خەڵک کەم تەرخەم و بێباک بێت. دوور نییە ئەو کات خەڵک لە نەبوونی سوتەمەنیدا و سەرمای تاقەت بڕووکێندا ناچار هیوا بە چلەی گەرما بخوازن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.